لە یاریەکانی هەفتەی 11 خولی ناوی عێراق بۆ ئاستی لاوان هەولێر میوانداری قۆجەوی ڕکابەری کرد. لاوەکانی هەولێر 8ەم سەرکەوتنیان لە نوێمی یاری خۆیان تۆمار کرد و با پێشەنگی کۆمەڵەکەیان قاچێکیان لە قۆناغی کۆتاییە. تیپی لاوانیانی هەولێر لە نوێم یاری خۆیان لە خولی ناوی عێراق و لە یاریەکی بەهێز میوانداری قۆجەوی ڕکابەری کردووە. هەولێر خاوەنی 22 خاڵە و پێشەنگە، جەویەش بە 17 خاڵ سێمە. لە دەستپێکی یاریەکەوە تاوەکو ناوەڕاستی نیوە یەکەم هیچ هێرشێک لە یاریەکە بوونی نەبوو. عومەر عەبدوڕەزاقی بەرگریکار بەم لێدانەویستی گۆڕانکاری بەسەر کەشی یاریەکە بێنێت، بەڵام ستون وەڵامی نەخێر بوو بۆی. هەردوو تیپ بە دوو لێدانی دیکەی سادە هەوڵی گۆڕینی ئەنجامەکەیاندا، بەڵام نیوە یەکەم بەبێت تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. لە نیوەی دوم گۆڕانکاریەکانی ڕەوەند عەبدولخالقی ڕاهێنەر گۆڕانکاری بەسەر شێوازی یاریکردنی هەولێردا هێنا و لاوەکانی هەولێر فشاری تەواویان خستە سەر گۆڵی میوانەکەیان. لە خولەکی 62 عەباس حوسێن بە جم و جۆڵە نایەبەکەی و پاسە نمونەیەکەی و لێدانە بەهێزەکەی عەلی کاروان گۆڵ یەکەم بۆ لاوانی هەولێر بەرهەم هات. لاوانی قۆجەوی هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا، بەڵام هەوڵەکانیان هێندە سادە بوو، گۆڵی لێوە بەدی نەهات. لە خولە چێشتاونەوە عەلی شاخەوان کۆتایی بە چیرۆکی یاریەکەی هێنا و گۆڵی دووەم سەرکەوتنی بۆ لاوانی هەولێر نووسیەوە. ناوبژوان فیکەی کۆتایی لێدا و هەولێر بە 2 گۆڵی بێوەڵام براوە بوو. خۆتان دەزان یاریمان لەگە یانەی جەویە هەبوو، یانەی جەویەش یانەیەکی باش بوو. گێمی یەکەم ئاسمان وەک پێویست نەبوو، بەڵام گێمی دووەم لە ژۆری جلگۆڕین توانین مدەڕیب ئەو ڕێنمایانەی بەمەدا توانیمان جێبەجێ بکەین ناو یاریگا، بینەوە ناو یاریگا 2 گۆڵ تۆمار بکەین. ئێمە دەمانێت وەک قۆناغی یەکەم بەو ئاستە بەرزە بە دەرکەوین و دەمانێت لەو قۆناغش ئاسمان بەرزوی تاوەکو پلیتێکی بگەینە قۆناغی داهاتوو تمو ئێمەژەوەیە نازناوەکە بەدەست بێنین. الحەمدوللا توانیمان سێ خاڵی گرنگ بەدەست بینین لە ناو یاریگای خۆمان و توانیمان بلیتێک سەرکەوتون کە بەدەست بینین بۆ سێ یانەکە کە سەر دەکەون بۆ قۆناغی داهاتوو. الحەمدوللا سێکی خۆشمێک کە گۆڵ یەکەم تۆمار کرد، توانیم سێ خاڵی گرنگ بۆ یانەکەم بەدەست بێنم و ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو باشتر دەبی. یاری سناعش بۆمان گرنگە کە لە ناو یاریگای خۆمان ئەویش کە بتوانین بە تەواوی بلیتی سەرکەوتون بەدەست بێنین و ئینشاڵڵا سەداڕە لەدەست نادەین، هەردەم سەداڕ دەبین. بەم شێوەیە تیپی لاوانیانی هەولێر لە کۆی نۆ یاری لە خولەکە بووە خاوەنی 8ەم سەرکەوتن و تەنها یەکسانیەکی تۆمار کردووە. خاوەنی 25 خاڵە و بەبێ ڕکابەر پێشەنگی کۆمەڵەکەی گرتووە، قاچێکیشی لە قۆناغی کۆتاییە. یاری داهاتووی لاوەکانی پایتەخت شەوی سێشەممەیە میوانداری سەنەعا دەکات. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.